بەڕێزان طبعا پانێڵەکەمان دەربارەی تەلاقە طبعا مەسەلەی مستەلەحات زۆر دەکردەوە دەڵێن جیابوونەوە بەڵام هەندێک مستەلەحات هەیە کە لەبەرەوەی مستەلەحی شەرعیە باوترە يعني حتى ئەگەر بڵێن تەلاق بۆیە ئەمە زیاتر دەمانەوێت مستەلەحی تەلاق حتى زیاتر بەکاربینی دوێ دەڵێن پرۆسەی تەلاق و هۆکاری تەلاق و چارەسەری تەلاق و هەروەها زیانەکانی تەلاق زۆر بەڕێز دکتۆر تەها کە چارەسەر و هۆکاری تەلاقمان لۆ دەڵێ و جەنابی دکتۆر شێرزادیش کە زیانەکانی تەلاق چین بە شێوەیەکی گشتی طبعا زۆر فراوانە بۆیە دەمانەوێت تەنها بە شێوەیەکی کورت و پوخت باسی بابەتەکەی بکەین سەرەتا پانێڵەکە بەو شێوەیە 25 دقە دەدەینە جەنابی دکتۆر تەها مامۆستای زانکۆ و 25 دقەی دووەم دەدەینە جەنابی دکتۆر شێرزاد دکتۆرا لە ئابووری ئیسلامی دواتر 15 دقە دەدەقەیەک دەدەینە پرسیار جا ئەوانەی کە حەزیان لێ نییە کە بۆ نمونە ڕوبەڕوو پرسیار بکەن دەتوانن لەسەر وەرەقەیەک بنووسن ئیتر چ ئەمن بخوینمەوە چ بیدەنە جەنابی دکتۆر لۆ دکتۆر تەهای بیت لۆ دکتۆر شێرزادی بی لەوەی پرسیارەکان نەفەرەیە حەزی لێ نییە مەسەڵەن ڕوبەڕوو پرسیار بکە بەو شێوەیە طبعا دەچینە لای دکتۆر تەها طبعا پێناسەیەکی کورد لۆ تەلاق و هەروەها هۆکارەکانی تەلاق چین و ئایا هیچ ئامارێک کە چ لە هەرێمی کوردستان یاخود ئامارێک بە تایبەتی لە سۆران کە جێی ئەوە بی کە جێی تێڕامان بی ئایا ئامارێکی بەو شێوە هەیە کە ئەمە فعلەن گرنگیەکی تایبەت بە لایانی تەلاق بدەین بە شێوەیەکی گشتی و ئایا ئەو هۆکارە سەرەکیانەتین کە لەو سەردەمە واتە توانی بڵین هۆکارە نوێیەکان وەکو سۆشیال میدیان هەڵ هۆکارێکی نوێ ئەو هۆکارانەتین کە دەبنە هۆی تەلاق و چارەسەرێکیشیان کە دەتوانی بەشێکیان باس طبعا برخصتي مامۆستا دەبی جەناب لەپێش بابەتەکە فارق بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم سەرەتا بەڕێزان زۆر خۆشحاڵین کە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داین لە بابەتێکی زۆر هەستیاری ناو کۆمەڵگا ئەتوانین بڵین بابەتەکە نەک هەر هەستیارە بۆتە ئافاتێک لە ناو کۆمەڵگا ئەزا ئەوەی ئێمە بەڕێزان من سێرچم کردووە و گیراسەم کردووە ئەو ئافاتە بەس کۆمەڵگەی کوردی نەگرتوێتەوە بەڕێزان کۆمەڵگەی عەرەبیشی گرتوێتەوە یعنی ئێمە کە لە چوارچێوەی هەرێمی کوردستان دەچین لە دەرەوە دەچین ئامارێکی بەغدا طبعا لە بەغدا ئێمە دوو دادگامان هەیە دادگای کەرف و ڕەسافەمان هەیە و بە هەمان شێوە دووەم گەورەترین شار مووسڵیشمان هەیە و دواتر پەر ئەچێشین بۆ ناو وڵاتە عەرەبیەکان بزانین ئایا لە ناو وڵاتە عەرەبیەکان ئافاتەکە بە چ شێوازەیە ئامارەکان بە چ شێوازەیە یعنی ئێستا ئێمە لەوانەیە زۆر جار بیر لەوە بکەینەوە ئەو بیرۆکەمان بۆ بێتن بڵێن تەنها لە ناو مجتەمەعی کوردی ئەو دەردەبوونی هەیە بەڵام باوەڕ بکەن ئەو دەردە لە ناو کۆمەڵگای عەرەبی هەر بە شێوازێکی زۆر خراپ بەربەڵاو بووە طبعا بەڕێزان ئەو ئامارانەی کە لای ئێمە هەنا طبعا ئامارەکان زۆر بە زەحمەت بەدەرەکەون ئامارەکان یعنی پێمان ناکرێت لەسەر ئاستی هەر دادگایەک ئێمە بتوانین ئامارێک وەربگرین ئاماری گشتی هەیە کە ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستان دەیداتن چونکە من زۆر ئەوم کرد بەڵام هیچ حاکمێک یاخود بڵێن بەرپرسی ئیدارە ناتوانێت هیچ ئامارێکی دقیقت بداتێ لەبەرەوەی لە ئەنجومەنی دادوەری ئاگادار کرایتەوە یعنی جیهەتی فەرمی ئەنجومەنی دادوەریە ڕێک بەڕێزان من شتێک بەبیرم دێتەوە ساڵی 2020 لە ئوتێلی چوارچرا لەسەر هەمان شت دعوەت کرابوون سنتەری کوردۆنیا لەوێ پانێڵێکی کرد بەندە یەکێک بوو لە قسەکەرەکان لەوێ طبعا لەوێ من یەک ئامارمدا ئامارێکی سڕیم وەرگرت بوو ساڵی 2019 لە هەرێمی کوردستان بەس لە خیلالی دوو مانجی 1 و 2000 تەلاق لە ناو سنتەری شاری هەولێر ڕوویداوە ئەمن بەو شێوازە ئەوم کرد گوتم ئاماری نافەرمی یەکێک لەوانەی کە لەوێ داوەت بوون طبعا هەموو پەرلەمانتار و پارێزەر و یاساناس و ئەوانەی ئەندامی ئەنجومەنی دادوەری بوون یەک لەوان هەستاوە گوتی ئەو ئامارەت هەڵەیە ئەمیش گوتم وەڵاهی مادام گوتت هەڵەیە دەرێم ئامارەکەم فەرمیە چون گوتم لە جیهەتێکی زۆر فەرمیم وەرگرتیا وەڵاهی گوتی ڕاستەکەی گوتی ئامارەکە ئەو ئامارەی دایتە تەواوە بەس گوت وەڵاهی ئەم ویست ئەو ئامارە کەس نەزانیتە
گوتم کاکە ئەو کاتیشت بەدەر ئەکەوێتن کە ئێمە ئامارەکان نەخۆشەکە بە تەواوی دەربکەوێتن بزانرێ حکوومەت هەست پێ بکاتن کە ئەوە دەردێکە و ئافاتێکە بۆ بتوانانی چارەسەری بۆ بدۆزیتەوە. طبعا بەڕێزان ئێمە هەر لەو کاتەوە پرۆژە یاسایەکمان هەبووە. طبعا پرۆژە یاسایەکەی دواتر عرض ئەکەم بزانم ئایا چارەسەرەکە بە چ شێوازێکە لەو پرۆژە یاسایە. طبعا ئەو ئامارانەی کە هەنە بەڕێزان بەس ئاماری ساڵی 2025 ئاماری 2025 طبعا ئاماری 2026 تا ئێستا نییە بەڕێزان. ئاماری 2025 بەڕێزان لە شاری سلێمانی یعنی بە پارێزگا ئەگەر وەری بگرین 18549 حاڵەتی زەواجمان هەبووە، بەڵام بالمقابل 5759 کەیسی جیابوونەوەی تەواومان هەبووە. یعنی نەک ئەوانێک کە لە پرۆژە یعنی 5759 کەیس یەکلا کراوەتەوە و خێزانەکان لێک جیابوونەوە. ئەوە سلێمانی. هەولێر 17469 حاڵەتی زەواجمان هەبووە، بەڵام لە بەرامبەردا نزیکی 4000 حاڵەتی جیابوونەوەی تەواومان هەبووە. لە دهۆک 12335 حاڵەتی زەواجمان هەبووە، بەڵام 2401 دانە جیابوونەوەمان هەبووە. یعنی بە نسبەی ئیجمالی بەڕێزان لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن حاڵەتی جیابوونەوە 138 کە حاڵەتێکی ترسناکە. ئەوەشتان بۆ باسکەم بەڕێزان لە هەرێمی کوردستان ئەو ئامارانە تا ئێستا هەنا، بەڵام بە نافەرمی بەدەستم کەوتووە لە ساڵی 2026 بەس تەنها لە مانجی یەک ئامارەکە دەڵێ زۆر مەترسیدارە، بەڵام ڕێک ئامارەکەی پێیان نەگوتم بڵێ ئەوەندەیە، بەڵام گوتیان مانجی یەک زۆر مەترسیدارە لەبەرەوەی نسبەکە زۆر بەرز بووتەوە. بەڕێزان لە شارێکی وەکو بەغدا یعنی حتا دەڵێن لە بەغدا نسبەی تەلاق گەیشتووەتە 140 تێپەڕاندووە، مووسڵ دەرێ 140 تێپەڕاندووە. یعنی ئەو ئامارانە ئاماری خراپن بەڕێزان کە دەچینە ناو وڵاتە عەرەبیەکان بەڕێزان. یەک لەو وڵاتانەی ئێستا تووشی ئەو دەرد و ئافاتە بووە لە پێشدا مالیزیا بووە، لەبەر ئەوەی ئەمە ئەو دیراسەی کە کردومانە کە دواتر لە بۆتان عەرز دەکەین دیراسەکەمان لەسەر مالیزیا کردبوو. بەڵام ئێستا وڵاتێکی وەکو لیبیا بە پێی کۆتا ئامار یعنی ئاوا عەدەدی ئیجمالیان دەرێناوە دەڵێ هەر لە 1000 نەفەر 25 نەفەر تووشی حاڵەتی تەلاق بووە. یعنی کۆی دانیشتوانی وەرگرتووە دەڵێ 2.9 وەریگرتووە، یعنی کە لە 1000 نەفەر لە کۆی دانیشتوان 25 نەفەر تووشی حاڵەتی جیابوونەوە بووە. لە دوای ئەو مسڕ دێتن بەڕێزان 2.3 هەیە، لە دوای ئەو وڵاتی سعودیە دێتن کە 2.2 یعنی هەر لە 1000 نەفەر 22 نەفەر تووشی حاڵەتی جیابوونەوە بووە بەڕێزان. ئەو ئامارانە بەڕێزان پێمان دەڵێن کە وەکو دەڵێ حاڵەتی جیابوونەوە و تەفریق و تەلاق بۆتە شتێکی وەکو دەڵێ زۆر احتیاجی لە ناو کۆمەلگا، هەم لە ناو مجتەمەعی کوردی هەم لە ناو مجتەمەعی عەرەبیش. بۆیە بەڕێزان من نەوێ دەرفەت لە کات وەربگرم، بەڵام پێش ئەوەی باس لە هۆکارەکان بکەین یعنی با ئێمە بڕێک سەریح بین. تەلاق ڕاستە بابەتێکی هەستیارە، بەڵام چارەسەریشە لە هەمان کاتدا. شتێکی تریش لە ناو کۆمەلگادا بەڕێزان یعنی شتێکی نامۆیە، یعنی ئێمە ئەمە زۆر جار دەڵێن خەڵک پێویستە سەقافەتێکی قانونی هەبی، بەڵام لە تەک ئەوەشدا دەبی سەقافەتێکی شەرعی و فقهیش هەبی بەڕێزان. یعنی بچی ئایا تەلاق مامۆستا ئەحمەد ئاماژەی پێ کرد تەلاقە تەفریقە خولعە بائین بەینە کوبڕایە سوغڕایە چییە کاکە بزانە، یان حاڵەتێکی تر بەڕێزان زۆر خراپن لەو کۆمەلگا دەڵێ گەر ئافرەت داوای تەلاقی بکاتن ئافرەت بڵێ وەڵا ئەمن دەبی لە هاوسەرەکەم جیابمەوە هیچ حەقێکم ناکەوی کاکە وەڵڵی ئەوە پێچەوانەیە. یعنی حەقوایە یعنی من ئێستاش پێشنیار ئەەکەم لەو بەشی پەروەردە یاخود لەو بەشی پەروەردەی خێزانی ژیار یعنی پاڵێ لە سەرڕێک بخە لەسەر بابەتی قانونی ئەحواڵ شخصیە بەڕێزان کە زۆر شتی هەستیاری تێدایە کە بە تایبەتی قساسی برای بەڕێزمان کاکتۆر شەماڵە. یعنی حەقوایە مەسەڵەن ئیلمانی پێوە بکرێتن خەڵک زیاتر شارەزات بی بەو یاسایە. جا ئێستا دێن بەڕێزان ئەمە گرنگترین هۆکارمان وەرگرت. طبعا ئەو هۆکارانەی کە وەرمان گرتوونە بەڕێزان ئاگادار بن ئەو هۆکارانە باوەڕ بکە ئیشێکی جدیم لەسەری کردووە، یعنی بە دیراسە ئەو هۆکارانە. طبعا من نەهاتمە گەشت هۆکارەکان باز بکەم، گرنگترین هۆکارمان بینایەتن، گرنگترین هۆکار کە باسمان کردووە. بەڕێزان یەک لە هۆکارە هەرە سەرەکیەکان طبعا لە ساڵی 2018 19 هۆکاری سەرەکی بابەتی اقتصادی بوو بەڕێزان.
لێتان ناشێنەوە یعنی بە پلەیەک بابەتی اقتصادی بەڵام ئێستا بە پلەیەک بابەتی خیانەی زەوجێ بەڕێزان بابەت ئەوەی یەکەم بە پلەیەک خیانەی زەوجیە کە پیاوەکە چاو لە دەرە پیاوەکە لە دەرە پیاوەکە لە دەرە لەگەر کەسێکی تردا پیاوەکە لە دەرێ عیلاقە و پەیوەندی لەگەڵ ئافرەتێکی تر هەیە جا بە هەر هۆکارێکی ترە بە هۆکارێکی بۆنمونە حتا بەڕێزان وڵی ئەو میسیارەش ئێستا ئەتوانین بگرین بۆکە بەڵایەک ئێستا ئەویش ئەو حاڵەتانەی زیاد کردووە بۆی حاڵەتی یەکەم بەڕێزان ئەوەی کە من دیراسم کردووە خیانی زەوجیە دووەمیان بەڕێزان کە ئەو حاڵەتە ئێستا دەتوانم بڵێم زۆر نامۆنی ئێستا زۆر بەربڵاو بووە یعنی ژنهێنانی دووەم یان سێم یان چوارم بەڵام بەدزی ئاگدارن بەدزی یعنی کاکە شتێکی شەرعیە ئەگەر خێزانەکە تەواو نیە خێزانەکە چێشێک هەیە خێزان شەرعکە ڕێیداوەرە بەو مەرزانێکە شەرعە بینە بەڵام تۆ بۆ دەچی بە دزی دەینی بەدزی هەموو کەس و کارەکە دەینی بەدزی خەڵکی تر دەینی یعنی یەک لە شەرتەکانی زاواج ئەوەیە ئاشکراوی بەڵام تۆ کە بەدزی بەسەڕی دەینی کە دواتر کەشت ئەبی هەم چێشت لای ماڵە خەزوران بۆ دروستەبی هەم چێشت لە لای خێزان بۆ دروستەبی هەم چێشەی ماڵ و منداڵت بۆ دروستەبی هەم چێشەی کۆمەڵگاش بۆ دروستەبی کەواتە ئەوە دووەمیان بەڕێزان کە ئێمە دیراسەمان کردووە طبعا لەسەر ئەساسێکی زۆر علمی ئەو حاڵەتانەمان دیار کردووە یەکێکی تر بەڕێزان خراپی مامەڵەکردن لە ناو ماڵ یعنی بەڕاستان بەڕێزان ئێستا پیاوی ئێستا ناڵێم بەڵام نسبەتی زۆر نازانێت تەعامل لە ماڵێک بکەن ناتوان لەگەڵ خێزانەکەی بە شێوازێکی سەردەمیانە بژێتن ناتوانێت بە شێوازی شەرعیانە هەڵسوکەوت بکە ناتوانێت بەو شێوازی کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام هەڵسوکەوتی لەگەڵ خێزانەکانی کردووە بێ بەو شێوازە بجوێتەوە ئیلا بە توندی بە عەسەبی بە خراپەکاری بە مەسرەف نەکردن بە نازانم چی ئەچە بەو هۆکارانە ئەوانە هەمووی والی دەکاتن ئەو ئافرەتە تووشی ئیدمان ئەبێتن ئەو ئافرەتە تووشی بۆ نمونە یعنی نەوعاً ما تووشی دەردێک ئەبیتن کە بێز لە خۆی ئەکاتەوە یعنی بەداخەوە ئەو سوئی معاملە شتێکی خراپە ئەو خۆتوڕەکردنا لە ماڵەوە خراپە ئەوە تەسیر دەکاتە سەر پەروەردەی ماڵەوەش بەڕێزان یەکێکی تر بەڕێزان کە لەوە کە ئێمە دیراسەمان کردووە یعنی تەداخولکردنە لە ژیانی عائیلی زۆر بەداخەوە زۆر جار ئەبینی مەسەلەن بۆ نمونە پوریەتی بۆ لە خاڵۆژنیەتی بۆ لە کەسێکە لە دەرەوە ئەو ئافرەتە ئەوە هەیە بۆت ئەوت نییە ئەو ئافرەتە مێردی بە فڵان کەسی کردیەوە سیارە هەیە قەسری هەیە قەمەری هەیە زێڕێت و هیچت نییە یعنی دێتە ناو ژیانی تۆ یاخود بە هەمان شێوە پیاوێکی تریش هەیە کاکە ها خێزانەکەی تو ئاوا جوان نییە ها خێزانەکەی تو ئاوا خێزانەکەی تو بە حەسەب و نەسەب یعنی ئەوانە وای لێ دەکاتن نەوعاً ماساردبوونەوەیەک لە ژیانی هاوسەرگیری ڕوودەداتن ئەبیتە هۆکارێک بۆ دڵیان لەسەرێک ساربی ڕۆژێک دووان سیان حتا مثلا تووشی ئەو ئیدمانە ئەبی و تووشی لێک جیابوونەوە بی زانم زۆر جار بۆ چارەسەری ئەو خاڵە بەڕێزان ئەمن زۆر جار لەگەڵ ئەوانە دانیشتومە کە پێش ئەوەی بچنە پرۆسەی هاوسەرگیری یەک نەسیحەتم کردن ئەو نەسیحەتی ئەبوو هورەیرە بەڕێزان زۆر گرینگە ئەبوو هورەیرە کاتێک کە خێزانەکەی خۆی هێنا یەک نەسیحەتی خێزانەکەی کرد کە ئەتوانم بڵێم بۆ دەرسێک هەم بۆ ئێمە بۆ هەموو کۆمەڵگەشت یەک نەسیحەتی لە خێزانەکەی کرد چی پێوت گوتی لەو کاتی ئەمە تووڕە ئەبم ئەتوو تووڕە نەبی ولو كانت توورە دەبی ئەمە تووڕە نابێت ئەوە زۆر ئەوەی بەڵام ئەگەر هەردووچیان تووڕە بوون ئەوە هەموو شتێک دەتەقێتەوە بەڕێزان ئەوە حاڵەتێکی ترە کە ئێمە دیراسەمان کردووە و ئەو بووە یەکێکی تر بەڕێزان اختیاری غێر صەحیح یعنی ئەبینی پیاوێک لە پێش لە ئافرەتێکی هێناوە جا بە خۆشەویستی و غێر خۆشەویستیە بەڵام اختیارەکەی باش نەبوو ئەو اختیار باش نەبوونە بەڕێزان ئەمە زۆر جار دەڵێن پێش زەواج زۆر بیر بکەنەوە زۆر بیر بکەنەوە بزانە چێ دەینی چێ دەکەیت بە دایکی منداڵەکان چێ دەکەیت بە هاوسەری ژیانت چێ دەینی لەگەڵ ژیانت هاوبەش بێتن بۆی لە دواتر ئێمە تووشی ئەو حاڵەتە خراپانە نەبین کە خوا نەخواستە تووشی جیابوونەوە بین بەداخەوە یعنی ئەو اختیارە زۆر جار کەسەکە زۆر جار دەڵێن کاکە وەڵای کەسەکە لە گەرم و بڕی یاخود بڵێ کەسێکە وڵا دیارە پارە هەیە کەسێکە یەکسەر هاتووە دەیەوێت زەواج بکاتن بۆیە بەڕێزان دەبێت باش بیر لە زەواج بکرێتەوە کە زەواج پرۆسەیەکە یعنی شتێکی ئەوە نییە من بەیانی بچم کاڵایەک بکڕم و ڕام لێنی بە زەرەر دەیفرۆشمەوە ئەوە ژیانە دەوێت زۆر بە هەستیاری مامەڵەی لەگەڵ بکرێتن یەکێکی تر بەڕێزان کە ینی دیراسەم کردووە بە تایبەتی لە دادگای هەولێر و سلێمانی دیراسەیەکی دقیقم وەرگرتووە ئافرەت کەس بە شوودار لە تەمەنێکی زۆر بچووکە ئەوە کارە ساتە بەڕێزان
يعني تمني بتشو 13 ساڵ 14 ساڵ 15 ساڵ لە محکەمەوانە ناکرێت دێ لە شوێنی ترمانە ئەکاتن بە پارە مارە ئەکاتن لە ئاخیری دەی ئەو کچە بچووکە نازانێ مەسئولیات چێ بەڕێزان ڕاستە ئێستا ئەمە سن ڕۆژ لە قانونی عراقی 18 ساڵی تەواو کە بێنێتە ساڵی 19 لەو کات تەواوە بەڵام زۆر جار ئێمە دەڵێن لەو کاتیش ئەبینی هەست بە مەسئولیت ناکاتن ئەمە زۆر جار بەڕێزان هە لە ژیانی خۆت تەماشا بکە هەندێک بیر لێکەوە ئێستا دەڵێ باشە منم ئەوەی کە لە تەمەنی 20 ساڵی کردومە لە تەمەنی 21 ساڵی کردومە بۆیە بەڕێزان ئەو بەشویانە یاخۆڵ ئەو کوڕەکە لە تەمەنێکی زۆر بچوو ژندێنیتن هەست بە مەسئولیت ناکاتن نازانی مەسئولیت چییە نازانی حەقی ئافرەت چیە نازانی حەقی خۆی چییە بۆیە زۆر لە تووشی ئەو ئیلمامە دەبێ و تووشی بێهیوایی دەبێ و لە ئەنجامدا تووشی بە جیابوونەوە و تەلاق کۆتایی پێدێتن یەکێکی تر بەڕێزان کە مەسەڵەن ئەویش بۆتە هۆکارێکی تر ئەفلامە تورکیەکان و ئەفلامە ئەوروپیەکان زۆر بەسەریحی یعنی باس دەکەین لەوەی بەڕێزان لە ئەفلامەکان گەر متابعەتان کردبیتن زۆر بە ئاسانی یعنی وایان لێکرد لە ناو کۆمەڵگا تەلاق ببێتە شتێکی زۆر هاکەزایی شتێکی زۆر ئەوە هەرکەس احتیمالی نەکاسی ئەنی ئەوەی تەلاقەدا و ئەوی دێنیتەوە بەیانی ئەوی تەلاقەداتەوە هەر وەکو کاڵایە کە بڕۆ لە بازار بکرێت تەواو ئایا دەبێ ئافرەت ئاوە بێنێرە بکرێتن کە ڕۆژانە بچی بهێنی و تەلاقی بدەی بهێنی و تەلاقی بدەی یعنی زۆر جار کەسێکم بینی گوتیان ئەوە 5 ئافرەتی تەلاق داوە گوتم کوڕی باش ئەتو چی یعنی تو هەر ئافرەت هێنایە و تەلاقت دایە یعنی ئیش و کارت دیارە ژیانت بەس لە ئەوەی بووە بەس ئافرەت هێنایە و تەلاقت دایە وەڵام نەگوتجانێ گوتن 1 خراپ 2 خراپ 3 خراپ وەڵای هەموویان خراپ نینە بەڵام کاریگەری ئەو دراما تورکیە و ئەوروپیانە بەڕێزان زۆر بە خراپە یعنی هەر بە وەکو دەڵێ بەدەست وات ئەکاتن بەدەست وای کردووە کە تۆ هەست بەو شتانە نەکەی یعنی بێ ئەو شت ئەو دەردەبێتە ناو کۆمەڵگا خەڵک وابزانێ شتێکی زۆر هاکەزاییە و خەڵک زۆر احتیمامی پێ نەداتن یەکێکی تر بەڕێزان کە ئێستا ڕیزبەندی بابی داراییدا بێت ئێمە بەلەگرنگترینیان دەست پێ کرد بابی داراییش بەڕێزان بۆتە یعنی بۆتە حاڵەتێکی تر لە ناو کۆمەڵگا یعنی کەسەکە کە هاتوتە ناو پرۆسەی زەواج نەیزانیە بابی دارایی وای لێکە وای زانیا تەنها زەواج ئەو خۆشەی سەرەتای و تەواو بەڵام نازانی دواتر مەسئولیاتی خۆی دەکەوێتە سەرێ مەسئولیاتی خێزانی دەکەوێت سەرێ مەسئولیات و مەسارفی مال و منداڵی دەکەوێت سەرێ بەیانی منداڵێکی ئەبێ شیر و حەفاظەی پێ ناکرێتن ئەوانە هەموو دەبنەوە ئەو بەس بیری لەو حاڵەتەی کردوتەوە ئەمن زۆر جار لەوە تەڵەبەکانی خۆمان لە جامعەی باز دەکەم دەڵێم لەوێ کە بیر لە زەواج ئەکەنەوە زوو بڕیار مەدەن لەبەر چی زۆر جاری وە هەیە بەڕێزان ئاگام لێ بووە کوڕەکە هاتۆتە لای کچەکە گوتیتی بابم فڵان شەریکەی هەیە بابم ئەوەی هەیە بابم نازانم چی هەیە عایلمان ئاوایە کچەکە بە هەمان شێوە هاتووە لەکن کوڕەکە گوتیتی بابی مش ئەو هەیە عایلەی ما ئەو هەیە دواتر کە زەواجیان کردووە نەبابی ئەو شەریکە و ئەو ڤیلا ئەو شتەی هەبووە نەبابی کچەکەش ئەو شتەی هەبووە هەردووچیان حاڵەتیدا نەگەر ئەوەندە بەڕێزان یعنی ئەو دیراسەی کە کردوومە لە تەڵەبەکانە پرسووە دەڵێ جلوبەرجی خۆشی ڕۆژانە لەبەر نەکردووە جلوبەرجی برادەرەکەی لەبەر کردووە بۆ ئەوەی بێتن ئەو کچەی پێ هەر بەخەڵەتێنیتن بۆیە بەڕێزان ها نابێتن ئێمە پەلە بکەین لەو شتانە يعني باش بیر بکەین ئایا فعلا وانە یعنی لێکۆڵینەوەش لەو شتانە ئەم پێم وایە چارەسەرێکی زۆر گونجاوە خلافێکی تر بەڕێزان یعنی کوڕەکە ئامادەجی زەواجی نییە زۆر جار کوڕەکە ئامادەجی زەواجی نییە بابی دایکی برای خوشی عایلەی دەڵێبی هاوسەرگیری بکەین کاکە ئەو کەسە ئامادەجی نییە ئەو کەسە چاوی لە شتێکی ترا ئەو کەسە لەوانەیە چاوی لەسەر ئافرەتێکی تری ئەو کەسە لەوانەیە چاوی لە ئەوروپا بێتن ئەو کەسە لەوانەیە چاوی لە ئیشکردنێک بێتن ئەو کەسە لەوانەیە بە شێوازی بکاتەوە نە زەختی لێ دەکەن دەی ئەو زەختەوای لێ دەکات دێتە ناو پرۆسەی هاوسەرگیری لەبەرەوەی بەدڵی نەبووە لەبەر ئەوەی ئامادەجی بە تەواوی نەبووە یەکسەر ئەو کەسە ئەوش تووشی حاڵەتی جیابوونەوە بێتن حاڵەتێکی تر بەڕێزان کە ئەوە دەتوانم بڵێم کەمەک ئەوەیە خلافی دینی بەڕێزانە ناو عایلە ئەو دەڵێ دەبی ئەوها بیتن ئەو دەری ئەو هابێت ئەو گوتیێتی ئەوها ئەوکردن یعنی وای لێ هاتووە باوەڕ بکە لەسەر هەندێک خلافی دینی کەیسمان هەبووە جیابوونە پێدا بووە کۆ تۆ قسەی دەکەیت ئەو قسەی هیچ نییە نابێت و تەداخل وشە بکەیت ئەوە خلافێکی کاتی ئەنی خلافێکی دینیە چیتیایە ئەگەر ئافرەتەکەش وەک باسڵ قەراری هەبێتن نە دەڵێ نابێتن یان بە پێچەوانەشەوە ئەوانە هەموو بووینە هۆکارێک
كحالتي جيابونو تفريق روي بداتن طبعا برزان اما زوجتي كمان هي يكي تشتر برزان كأوا اتوانين بلين هبوا بلان بشيوازي كمتر وكو دلي بريجتي كمتر يعني يكسان نبوني جنوية بتسي يعني بياوك دولمند بوا كسك فقير بوا عائلة ياخذ بلين عائلة كسك دولمند بوا عائلة كرك فقير بوا بقي سوانا هاتوا دلي منو اتو لقليك نقوم زاينا راسل بيز الزواج ما كرو بلان لقليك نقوم زاينا شون دبيتن عائلة من بوشي واز دولمند بام آوا اتوش او بيتن اما دقليك نقوم زين لبر لكم ملقا بنامو يسير ما كان دليها او خزاني شيا بويا لاخير توش او درد سريع بيتنو توش زيابونو بيتن برزان بحكمي اوي مكاتمان كما بموا شهر سركان طبعا برزان اما وش بيمان قلتن اما بروجي ياسايا كمان هيا او بروجي ياسايا برزان او بروجي ياسايا من لصالي 2017 عرس او اجتماع لتشهي طبعا تماشي مجتمعي ماليزي لماليزيا نسبي الزواج لقر طلاق نسبي طلاق بو صدا بانزا يعني هاد صدا بانزا تيبر ميتر كومالجاي ماليزي وقت دابر ميتر لبر اوي صدا بانزا ريتشي بجوري اخر اوي كلا دالجا كان درسو قوتيان استا طواو صدا بانزا تيبر رجك زور صدا بانزا لحد بدرا تيب كاين تينا كاين هستان او كاد بيريان لشتي كردو قوتيان تيب كاين دراسه چیان کرد او دراسه گوتیان با ئێمە لە دادگاکان دراسە دابنێ چۆن دراسە دابنێ هەستان لە دادگاکان ئێستا چۆن ئێمە هەمانە کچەکە و کوڕەکە پێش ئەوەی بچنە ناو پرۆسەی زەواج پێش ئەوەی مارە بکرێن لە محکەمە دەیانێنە لیژنەی طبی لە مالیزیا لە تێک ئەوەی کە دەیانێنە لیژنەی طبی گوتیان دەبێت دەرسی دراسەیان لەبوو دامێنێ 2 هەفتە ئەو کچە و ئەو کوڕە دەبێ هاتبانە دەرسیان خوێندبایە دەرسێکی چڕ و پڕ 2 هەفتەی ڕێک مەسئولیاتی ژن و مێردیان پیشان ئەدا ئەو مەسئولیاتی تووە ئەو مەسئولیاتی ژنە ئەو مەسئولیاتی پیاوە لەو حاڵ لەو تەمەنەی ئەگەر بچێ ناو پرۆسەی تووشی تەلاق ئەبێ حتى هەموو شتەکەیان لەبۆ ڕوونەکردەوە زۆر حاڵەتی وا هەبووە لەوێ کوڕەکە و کچەکە گوتیان ئێمە ئامادەجیمان نییە لە بۆ زەواج ئەو زەواجە ناکەین نەشیان دەنانە لیژنەی طبی یەکسەر لەوێ کۆتایی پێدەهات بەبێ تەلاق حاڵەتی ئەوە نەبوو یەکسەر لەوێ بڕیاری خوانەدا دەیانگوت ئەمە ئامادەجیمان نییە بەو شێوازەی کە هەیە ئێمە هەستاین پرۆژە یاسایەکمان دانا بەڵام بەداخەوە ئەو کات دەنجی نەینا لە پەرلەمان مۆرکێکی کەتە سەر ئەو مۆرکە بابەجێت میریتن لەبەرچی دەنجی نەهێنا یعنی بەڕاستە با پێ بڵێم هەر پەرلەمانتارەکان نسبەیەکی زۆری پەرلەمانتارەکان تەوقیعیان کرد نسبەیەکی تریش لەبەر پەرلەمانتارەکانی تر گوتیان ئێمە تەوقیعی ناکەین کەچی پێشمان گوتمان باشترین پرۆژە یاسایە ئەو پرۆژە یاسایە جێبەجێ بکرێتن باوەڕ بکەن نسبەی تەلاق لە هەرێمی کوردستان دەتوانین بێتە 100% لەبەرەوەی لە مجتەمەعی مالیزی بەڕێزان نەک 100% ئەو 150 هاتە 2.3 هەندە دابەزی لەبەرەوەی لەوێ حسابیان لەبۆ دەکرا ئێمەش کە ئەو پرۆژە یاسایەماندانا باوەڕ بکە من یەکێک بووم لەوانەی گوتم ئەمن لە دادگای سۆران ئامادەمە بەبێ پارە بەبێ بەرامبەر بچم هەموو شتەکانیان لەبۆ ڕوون بکەینەوە لەوەی دیفاع لە پرۆژە یاسایەکەی خۆمان بکەین بەڵام نەچۆک واری جێبەجێکردن هەر سەدە ئێستا هەندێک شت هەیە لە دادگای سلێمانی و وەکەمێکیش لە دادگای هەولێر هەندێک جار پێیان ئەڵێن ئەوە لە دادگای سلێمانی شتێکی وا هەیە کە هەندێک بەعسی ئیجتیماعی ئەوانە لەوێنە کە هەندێک نەسیحەتیان دەکەن پرۆسەی زەواج ئەوە شتێکی باشە بەڵام حەقوایە بکرێت بە یاسا کە کرا بە یاسا لێرە مەجبوری مەسەرەن بۆ نمونە کۆرس ئەکرێتەوە 2 هەفتە فلان حاکم فلان دادوەرە فلان کەس دێتن بۆ چی ئەکاتەوە یان بەعسێکی کۆمەڵایی دێتن بۆ چی ئەکاتەوە کە ئەو شتانت لە بۆ شیکرانەوە باوەڕ کە زوو بڕیاری ئەو زەواجە نادێتن بەڕێزان جا ئێمە باشترین چارەسەر ئەو چارەسەرە بوو کە لە یاسایەکە دۆزی بمانەوە حتا مەسەرەن ئەو یاسایە ناومان لێ نابوو یاسای گەشەپێدانی خێزان یاسای گەشەپێدانی خێزانی لەوێ حتا کردووانە دەستەیەک دروست بێتن کە لە شێوازی وەزارەت بێتن سەرۆکی دەستە هەبێتن لە هەموو قەزاکان کە دادگای لێیە ئەندامێک لەو
دەستەیە هەبێتن بێت بتوانی چۆن کارەکانی خۆی ئەکاتن بۆن لە سۆرانە لە چۆمانە لە ڕوانزە لە مێرگە سۆر لە کوێیە هەموو ئەمە ئەوەکەی خۆیان بکەن و بتوانن ئەو شتە جێبەجێ بکەن بەڵام ئەمە ئێستاش بەڕێزان بێهیوانە بووینە من بڕیاری خۆمدا ئینشاءالله ئەگەر پەرلەمانکارا بکرێتەوە چکەشتا دیار نییە ئەگەر پەرلەمانکارا بکرێتەوە چونکە ئێستا ئاخیر ئەوەکە لە لیبیا وەرم گرت کە لیبیا ئامارەکانی زۆر خراپن و سعودیە و مسریش ئامارەکانی زۆر خراپن ئێستا ئەوانیش بە دوو چارەسەرێکی وانە ئەگەر ئەوان ئەوە بوون ئەمن لە داهاتوو پرۆژە یاسایەکی تر وەکو چارەسەر ئامادە یەکەمەوە نسبەی وان وەرەگرم ئەو جارێ بزانم ئەوە مجتەمەعی مالێزی بەو شێوازە حەلی کرد بەڵام با بزانین مصر و سعودیە و لیبیا چۆن چارەسەر ئەکاتن و ئێستا ئەوەیەکی زۆر گەورەش هەیە لە عێراقیش شتێکی وا بکەن بە تایبەتی بەوەی کە لە حکوومەت باسکراوە کە دەڵێ ئامارەکانی هەردوو دادگای کەرخ و ڕەسافە بەدڵمان نییە ئامارەکان شۆکهێنەرن یعنی نسبەیەکی زۆری تەلاق و جیابوونەوەی تێدایە بۆیە ئەوانش ئێستا لە دوو چارەسەرن هیوادارم شتێکم گەیان بێت ئینشاءالله و داوای لە بنیش لە مامۆستای بەڕێز ئەەکەم دەبایە ئەو لە پێشدابایە لە خزمەت داینە ئوستاذیان وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. طبعا دكتور جناب لك سارة سركي سارة سر لاوكيكاني دوباره كتنا قول دتوي ببروجي أفا كواتا حكومة تداخل كعمارة كانوا دا أمتي سيدال ما مصطفى أحمد جان طبعا لسر آستي تاكا كرت سارة سر دروس نابيتا لبرتي ئەمن ئێستا لەوانەیە چارەسەر بکەم بتوانم یەک دوو حاڵەت سێ چوار حاڵەت ئەوە بکەم بەڵام پێم ئەوە ناکرێت ئەگەر لەس ئاستێکی بەرز دانەبەزێتە خوارەوە من بە ئەوەشتان بەڕێزان هەر وەکو بەبیرهێنانەوە ئەوە بکەم بە ڕوخسەتی مامۆستاش طبعا بەڕێزان پارێزەرەکان دەورێکی زۆر کاریگەریان هەیە کە نسبەی تەلاق دابەزێنن بەچی ئێمە بنەمایەکی قانونیمان هەیە دەڵێتن الصلح سيد الأحكام ولا قرآنش والصلح خير أما زور ذا النصيحة بارزة كانت تدوا ونصيحتي مرحلة في زكاني خوش أكن كذيان ويتن أوصل تخرج أكن ببنى بارزة بيان دلن يكشف بس بو من بكن أو أن كاتانا بس بيد لجفاني خوت عن مكانوا بيد لو بكنوا كطلاق رويدا عائلة تدمير بو كومالجيك تدمير بو بس بيد لجفاني خوت عن مكانوا برو لقب بارزري بەرامبەر دابنیشە بزانە کێشەکە چییە بۆی بزانن چکە کێشەی بەسیتە من لێتان ناشارمەوە تقریبان ڕێک 20 ڕۆژ پێشی ئێستا شەوێک لە مزگەوت دەهاتمەوە کەسێکم بەرامبەر هات ئەمن کەسەکەم نەناسی بەڵام کە کەیشتە بەرامبەر ڕووناچێکی زانیم ئەو کەسە چییە ویستم بڕۆم ئەو کەس ئەمنی دەنگدام گوتی ڕاوەستام ئەمیش کە ڕاوەستام گوتی زۆر تووڕەمە ئەمیش گوتم خێرە ئەو قەلبەی بەڕێزان قاتێکی کوردی لەبەردا و باوەڕ بکەن چۆن ئاوی بەسەر دابڕێژی ئاو هەقا ئارەقی کرد ڕێک 20 شەو پێش ئێستا دوای نوێژی ئیشا گوتم وەچیا گوتی ئەچم لە فڵان پارێزەری ئەدەم ئەمیش گوتم خێر گوتی وەڵڵاهی گوتی عایلەی تەدمیر کردیە گوتی لەبەر ئەوەی ئەمن بەخۆ بە خێزانم لەسەر کێشەی بەسیط تووشی دیگار دادگا بوون ئەو فی سەبیلی ئەوەی ئێستا ئیستیغلالی ئەوەی کرد کە من نەفەقەم لە بۆ خێزانی بڕایتەوە ئێستا 7 ملیۆن و نیو لە خێزانەکەمی وەرگرتووە لەبەر جیفانی خۆی ئامادە نییە واز لەو کەیسەی بینیتن ئەمن تەدمیر بوویمە حتى نصيحتهم في الجوتن براي برز ولا جان أو هنا بيت أنتم بتيجي شكل جورا أبيتن ذات ما شاكل برزان بارزران زور دولية يعني ما كدلين الصلح سيد الأحكام زور جرينجا أو بارزران بتشي لقل بارزري لا كي ترداب نشي شيء بسيطة أو هالسرانة بقينيتك هم خير قيامته هم مش بهم أهل الدنيا سر برز أبيت. دستور الدوجان طبعا زين الدوجان درباري زيانة كان بريشتي طبعا زيان دور دڵی محکەمەیەکی بچووک بووە کە ئەوەندەی کێشەلەوەی حەلکرا لە محکەمەکەی حەل نەکرا ئەوشمان لە وافقی بناوی خدای بەخشندەی میهرەبان ملیارها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵاه کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە درود و سەڵات و سەلام برژە بە سەرجانی پاکی پێشەوامە نوری چاو و تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوای پێشێکی دەستخۆشێکی گەرم لە برا خوشکانم دەکەم لە لقی سۆرانی ژیار خۆی گەورە جزای خێرتان داتەوە کە ئەو پانەڵەتان ڕێخست و سپاسی دکتۆر تەها و برا بەڕێزەکەم دەکەم کە خۆشحاڵیان کردم کە لە خزمەتیان دابنیشم تەبەن پێشەوەی باسی زیانەکان بکەم ئێمە وەکو ژیار پرۆژە یاسایەکمان هەیە و لە هەموو لقودەستەکانیشمان جێبەجێ دەکەین ئێمە ڕێکخراوی ژیار چاڕ ڕێکخراوە
سار ڕێکخراوە بە یەک تیم ئینژەکەن یەک لەو ڕێکخراوانە کە بەشێکە لە ڕێکخراوی ژیار ناوی ڕێکخراوی ژیاری بۆ ئەوەی خێزانی هۆشیاری خێزانی تەمان ئەو بەشەمان ئەو ڕێکخراوەمان ڕێکخراو کە دکتۆر مامۆستا دکتۆر محەممەد سینەمۆچی سەرپەرشتی دەکا ئێمە پرۆژە یاسایەکمان هەیە پرۆژەیەکمان هەیە بۆ چارەسەرکردنی نسبەی تەلاق لە شوێنەکان چمان کردووە هەر کچ و کوڕێک کە تازە دێنە ناو پرۆسەی زەواج ئیعلانیان لۆ دەکەن کە بێن بەشداری بکەن لە 7 سعاتە ئەوەکە دەفتەرەکە مەلزەمەیەکە کە ئەوانەی بەشداری دەکەن کچ و کوڕەکان مەلزەمەکەیان دەدەنێ ئەو 7 سعاتە چیە یەکەمین 4 محازەرەی دکتۆر خالی محەممەد ساڵحی تێدایە زەواج لە ڕووی قانونی عێراقیەوە کە زۆر بە تەفاسیلی وەکی تازەکان دکتۆر ئیشارەتی پێدا لە هەموو بابەتەکانی زەواج لە ڕووی قانونی عێراقیەوە باز دەکا جاهیتمان لە ڕووی دەرونیەوە یعنی کاریگەری تەلاق لە دەرونیەوە لە ڕووی منداڵەکان ئەو دکتۆر مەلکۆ 2 محازەرەی هەیە ئیتر پێشەش بەشیش یان پێشەش محازریش ئافرەتن 7 سعات لە پێنج ڕووەوە ئێمە باسی زەواج دەکەین زەواج لە ڕووی قانون زەواج لە ڕووی دەروون زەواج لە ڕووی کۆمەڵایەتی زەواج لە ڕووی دینی زەواج لە ڕووی سەحەیەوە لە ڕووی تەندروستیەوە یعنی ئەلحەمدولله توانیتمان بەو ژیارە بچووکەی خۆمان توانیتمان بەسمەی خۆمان لە شوێنەکاندا بدەین کاچی من حکومەت بەرپرسان ئەی خاوەن ئەوانەی کە زەمیر و وزاتان هەیە و هەموو غەمی ئەو میلەت و ئەو خەڵکەتان هەیە وەرنەوە پرۆژەیەک حازرە کە ئێمە چەندەها دکتۆری پسپۆر لە هەم لە ڕووی قانون هەم لە ڕووی دین هەم لە ڕووی دەرونیەوە دانیشتوونە هەتا ئەو پرۆژەیان دانەوە ئێمە تەطبیقشمان کردووە ئەلحەمدولله ئێستا هەم لە سلێمانی هەم لە هەولێر هەم لە چەمچەماڵ هەم لە قەڵازێ 24 لق و دەستەمان هەیە مەعەدە لقی بەریتانیا هەمووی ئەو پرۆژە یاسایی ئەو پرۆژەی جێبەجێ دەکەن ئەلحەمدولله یعنی ئەمە کردومانە و قسەشمان لەگەر عەقیل سەفینی کردووە کەوا بەرپرسی تند و تیژیە لە هەولێرێ کە بەرپرسی گشتی تند و تیژیە زۆری پرۆژە یاسایەکە پێ باش بووە و لە هەولێرش محاوڵەتیان کردو و دکتۆر فەرمووی بەڵام 2 ڕۆژە 100 کچ و کوڕ تێکەراوە فەوزایەکە کەس جێڕا ناگریتن ئەوە عیلاج ئەوە ناکرێت عیلاج بەو شێوە ناکرد عیلاج بەوەی دەکرێت کە ئێمە دامانەوە ئە پرۆژە 7 سعاتە دەبێت ئەو کچ و کوڕە لە وەخزێکی ئارام لە وەسعێکی زۆر ئارام دانیشن جێل و مامۆستایانە بگرن ئەو زە دەتوانن بەڕاستی لە زەواج بگرن دا ئینشاءڵڵا ئەمە مهم وەکو ژیان ئەمە بەڕاستی کەم تەرخەمیمان نەکردووە و حەوڵیشمان داوە بەسمەی خێرمان هەبی لە ژیانی ئەو خەڵکەدا تاکو بتوانین نسبەی تەلاق کەم بکەینەوە بەنسبە زیانەکانی تەلاق بەڕێزەکانی من طبعا خۆی ئەسڵ وایە تەلاق ئیلازبی ئەسڵ وایە تەلاق ئیلازبی ئەگەر ژن و مێردەک نەگونجان یەکتر ژیانیان لەگەیەک مستەحیل بوو فإمساكم بمعروف أو تسريح بإحسان خۆی گەورە دەفەرمیان بگرە بە چاکە یان بەری بەدە بە چاکە تەواو یعنی ئەوە کە کاتێک ژیان مستەحیل بوو ژیان زەحمەت بوو ژیان نەکرا لەگەیەکتر خۆ ناکرێ هەموو ڕۆژە شەڕ خۆ ناکرێ هەموو ڕۆژێ لێدان و کوتان خۆ ناکرێ هەموو ڕۆژێ زیز بوون نە باشترین شت وایە باشترین حەل ئەوەیە کە لێک جودا ببنەوە هەر یەکە بستە ڕێی خۆی بەخۆی حەل لە زەواج ئەوە تەلاق بەس بەداخەوە لەلای ئێمە خۆدی تەلاقەکان بووینە کێشە و گرفت ئەو زەرەر و زیانانەی لە تەلاق لە زیابوونەوەی ژن و مێرد ڕوودەدەن لە چەند ڕوویەکەوە یەکەمین لە ڕووی کۆمەڵایەتیەوە دووەمین لە ڕووی پیاوەکەوە سێم لە ڕووی ژنەکەوە چوارەم لە ڕووی منداڵەکانەوە جا لە ڕووی دەرونی دەرەی لە ڕووی ماڵی دەرەی لە ڕووی کۆمەڵایەتی دەرەی لە ڕووی هەر بابەتێک دەرێکە ئێستا بە کورتی هەمویان پێدادەین ئەو زەرەر و زیان لە ڕووی ضروراتی خەمس ئەمە ضروراتی خەمسمان هەیە ئەم پێنج شتە هەموو دین هاتووە پێشتە بپارێزی پاراستنی دین و نەفس و عەقڵ و ماڵ و نەفست دین هاتووە پێنجانە بپارێزی ئەم جیابوونەوە زەربە لەو پێنجەش دەدا سوبحان الله زیانی لە بۆ ئەو پێنجەشەیە بەڵام ئەمە ناکرد ئەو هەمووی باسکەم ئێستا بەس دکتۆر مەلکۆ بێ زەرەر و زیانەکانی دەرونی جیابوونەوەی داکوباب لەسەر منداڵان باس بکە بە 2 محازەری 2 سعاتی تەواو نابی بەڕاستی چونکە ئەو بەخۆی پسپۆرە لە دەرونی و دەزانی منداڵ چ کاریگەریەک ڕوودەدا کاتێک کە داکوبابی لێ جودا دەبتەوە بەڵام ئێمە بەگشتی عمومەن چەند قسەیەکی دەکەین قسەی یەکەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە
دەزانن ئازیزانم خۆشکانم برایانم خەڵک کەسێک کەوا مێردی دەمری کەسێک کە مێردی دەمری دەبتە داکە یەتیم منداڵەکان یەتیم دەبن کە پێیان دەڵێ نازداران دەزانی خەڵک زۆر بە عەتف و حەنانەوە تەمەشایان دەکەن زۆر بە چاوێکی فرینسکێەوە تەمەشایان دەکەن بە زجێکی زۆر سوتاوە تەمەشایان دەکەن زۆر بە حەنان تەمەشایان دەکەن هەم زجیان بەشنەکە دەسووتێ هەم بە منداڵەکان بەڵام ئەو ژن و مێردەی کە لێک جودا دەبنەوە ئەو منداڵانی کە داک و بابی تەلاق دەدرێن ئەوە تەمەشایان دەکەن نابەخۆن هەر نەزرەی کۆمەلگا لە بۆ هەم نەزرەی جودایە یعنی کەسێک کە ژنی تەلاق دەدا کەسێکەوە تەلاق دەدرێ ئافرەتە یان پیاوەک ژنی تەلاق دەدا یان منداڵەکان داک و بابیان لێک جودا بوونەوە خەڵک ئەوەندە زیجیان پێ ناسووتێ خەڵک ئەوەندە سۆز و عەتف و حەنانیان لەگەر نییە جارێ نە لەگە پیاوەکە نە لەگە ژنەکەیان نییە سوبحان الله ئەگەر خوا بکە لەگە منداڵەکانیان هەبی بزانە نەزرەی کۆمەلگا چۆنە لە بۆ ئەم حاڵەتە بەڵام ئەویت کە چۆن بوو خۆ ئەویت کەش هەر بەستە زمانە ڕاستە مێردی مردبووە نیە هەر لێک جوتانەوە نەبوو لەگە مێردی هەر منداڵەکان بێسەرپەرش نەبوون بەڵام خەڵک هەم لە ڕووی دینەوە هەم لە ڕووی کۆمەلگاوە زجیان پێ دەسووتێ دەستی یارمەتیان لۆ درێژ دەکا نەسحەتیان دەکەن هاوکاریان دەکەن بەڵام هیچ کەس هاوکاری پیاوێک ناکەن کە ژنی تەلاق داوە هیچ کەس هاوکاری ژنێک ناکە کە تەلاق دراوە هیچ کەمێک نەبێ هاوکاری ئەو منداڵانە ناکەن کە داک و بابی تەلاق لێک جودا بوونەوە بزانە سبحان الله حتا نەزرەی کۆمەڵایەتی زۆر نەزرەی جیاواز ئەمەش کارە سادە ئەنی بەڕاستی کارە سادە با بێتنە سەر پیاوەکەی تەمەشای پیاویکە ئەو پیاوەی کەوا ژنی تەلاق دەدا یەکەمین ئەو پیاوە تووشی حاڵەتێکی دەرونی زۆر ناخۆش دەبێت دڵتون غەمۆچی ناڕەحەت قەلەق حتا زۆر جاران وەی دێدێ نەخۆشش نی هەموو قەلبی دێشی ئەوە تەئسیراتی دەرونیتی کەوا لەسەریەتی باشە ئەگەر بێتو ئەو پیاوە بستە داخوازی ژنێکی ئەو ماڵە چەند تاقیبی دەکەن وی بزانێ ئەو ژنەی لۆ تەلاق داوە زۆر تاقیبی دەکەن وەیانە جایان ئەوەتە جوابی دروستیان بەدەکەوی یان جوابی دروستیان بەدەست ناکەوی کە زۆر جاران دەبین پیاوەی کە ژنی تەلاق داوە حەز ناکە عیبەکەش دەکەی برێ وەنیە خەڵکیش ئیلا موسڵ بەدەسەری کاکە تۆ لۆش نەتەکە تەلاق دا ئەگەر پێمان نەرەی لۆ تەلاق دەوڵ ئەمە خوشی خۆمان نادەینێ بزانە حتا لە کاتی کە بێوێ پرۆسەی زەوازی دووەم بەسەر کەوتووی بکە زۆر بە زەحمەت دەبیتن و تەمەشای ژنەکەش بکە لەوەی خراتر کاتێک ئەو ژنە داخوازی دێتن 100 جار لێی دەپرسن دەبی ئەو ژنە لۆ تەلاق درابی دەبی لەسەر خیانەت نەبی دەبی لە سپیس نەبی دەبی ئەوە نەبی بزانە چەند ناڕەحەتی دروست دەبی کاتێکە بیانەوێ ئەم پیا و ئەم ژنە دووبارە پرۆسەی زەواج دروست بکەنەوە تەماشای پیاوەکەی بکە ئەگەر ئەو پیاوە منداڵەکانی لەلای خۆی بی بەو فەرەزدا ئەو پیاوە منداڵەکانی نەدا ژنەکەی و لێک جودا بوونە ئەو منداڵانە دەزانی بە خێوکردنیان بۆ داچین بۆم چەند زەحمەتە دەزانی ئەو داکەی کە دەبتە زرداچیان زۆر بە زەحمەت لەگەڵ مندارانە دەحاوێتەوە یەکەمیشت احتیمالە نەیکاتە منداڵی خۆی ئەسڵەن وەکو منداڵی خۆی تەعاملی نەکە ممچینە هەتا منداڵی نەبووە بە چاوی عەتف و حەنان تەماشای منداڵەکانی پیاوەکە دەکا بەس کە منداڵی بۆ جەفەر قوزایی دەست پێ دەکا کە منداڵی خۆی دیت زەرجی خۆی دیت ئەو جەفەر قوزایی لەگە منداڵەکانی پیاوەکەی دەکا بزانە ئەو منداڵانە کە باز دەکەین وای چەندە کەونە ناڕەحەتی کاتێک ئەو پیاوە بێوێ ماڵێکی ئارام دروستکە هەموو ڕۆژێ دێتەوە کێشە هەیە ئەو ژنەکە لەرە کاکە و منداڵانە زۆر بێ ئەدەبن ئەو ژنەی تو نەیزانێ پەروەردەیان کە نە احترامم دەگرن نە ڕێزم دەگرن نە بەجێم دەکەن بابەکە سکە لێدە لە منداڵەکان بدا جا ئەو منداڵان لەگەڵ لێدانی کۆمەڵک تووشی دەرونی نەخۆشی دەرونی و فەشەلی دراسی دەبن بڕۆ لە مەکتەبی لە مامۆستایەکان بپرسە چی هەن منداڵ تەمبەڵە ئەو منداڵی کە داچی تەلاق درایە ئەو منداڵی کە زرداک بەخێوی دەکات بزانە سبحان الله ئەو بابە دەکەوتە چ وەزعەتی ناخۆش بێزگەلەوەی ئەو بابە لە ڕووی ماڵیەوە ماڵی کاول دەبی لەبەرچی چکە یەک دەبێ نەفەقەی ژنەکەی بدا و ئاگاشی لە منداڵەکان بێ و ماڵی تازەش بەخێو بکاتن یعنی بەڕاستی ئەوە زۆر کارە سات و زەحمەتی دەکەوتە پێشی باشە لەو فەرەزدا ئەو پیاوە ئەو منداڵانەی نەهیناوە منداڵەکەی هەموو وا دەکەن ژنەکەیتی هیچ کاتێک مرتاح نییە خوای دەبێ ئەو ژنە منداڵەکان من نەفەوتێنی دەبێ ئەو بابە زڕبابەی زیجی بە منداڵەکانم بسووتێ سبحان الله چەندەها شەو خەوی حرام دەبی لەبەرۆ جەنگ و سۆز و عەتف و حەنانی لەو منداڵەکان دێڕوە ئەوزە دیتنی منداڵەکانی کێشەکی زۆر گەورەیە هەر دیتنی منداڵەکان ئەو منداڵانە سەر لێ شێواو دەبن کاتێک
محکەمە بڕیار دەدەکا کە دەبێ مانجێ 2000 ئەو منداڵانە بدیترێ باشە ئێخۆ پیاوەکە ناتوانانی ژنەکە ناتوانانی بێ لە ماڵی پیاوەکەی بیبینی هەزار چ دەکەن کاکە مانجێ قەیناکە بە هەفتەی مەسەلا ئەو مانگەی بیدایەتی مان 2 شەو لەکنت بێ نهایەتی مانجیش 2 شەو لەکنت بێ ئەو منداڵانە ئەو 2 شەوەی کە دەستە ماڵی بابی نوێیان بڵێن بابی خۆیان داچی نوێیان ئەو منداڵانە چ نسحەت دەکرێن ئازیزانم دەبی چەند کاریگەری دەرونی لە منداڵی پەیدابی کە دەگەڕێتەوە کرداچی بە کۆمەڵە چێشەوەک دەگەڕێتەوە کەواتە بەڕاستی هەم لۆ بابەکەی هەم لۆ ژنە تازەکەی بابی هەم لۆ منداڵەکان بەڕاستی هەموو سەر ئێشە دروست دەبی بابینە سەرداک ئەوەی بەدبەخت دەبی ئافرەتەکەیە ئەوەی ماڵی وێران دەبی ئافرەتەکەیە لەبەرچی ئەو ئافرەتە لەو فەرەسدا منداڵەکان پیاوەکە بردی هەموو پیاوەکە بردی بەخۆی هاتەوە ماڵی بابی دەزانی ئەو ئافرەتە چەند تووشی غەمۆچی و ناڕەحەتی و خەوزران و بەستە زمانی هەموو نەخۆشی دەرونی دەبی لۆ سەد فکر دەکاتەوە خۆزێ سەبرم گرت بە خۆزە تەحملم کرد بە خۆزە وام نەکرد بە خۆزە ئیتر ئەو پەشیمانیەت سوبحان الله هەموو جسمی وێران دەکاتن وەچی گوتمان زۆر جارن هەموو قەلبی دێشتی و هیچ نەخۆشیش نییە هەموو حاڵەتی دەرونی ئەو ژنەی وێران دەکەن جا ئەو ژنە زۆر جاران لەگە براشتنی لە ماڵێ ناحەوێتەوە کێشەی لەگە براشتنی دروست دەبی لۆ چکە تازە ئەوە زەحمەتە مێردن کاتۆ یان ئەگەر داخوازیشی بێ 100 پرسیاری لێ دەکەن ئەرێ بابا ژنە لۆ تەلاق درایەوەتی گوتمان باشان ئەو جارێ لەگە براشتنەکەی دەفتە کێشە ئەگە براشتنی لە ماڵێ بوو ئەگە براشتنیشی لەگە ماڵێ نەبوو براو خوشتی لەگەڵان دەبتە کێشە لەگە داک و بابی خۆی دەبتە کێشە هەموو لە ماڵێ بە زیاد تەمەشای دەکەن بابە تۆ ڕۆیشت بوو زێت هەر قەنابوو ئیتر لۆ هاتیەوە سەر و جێلاتمان سبحان الله ئەو ژنە سوکە ماوەک لە ماڵی مێردی بۆ بەرەک ئازاد بۆ بەرەک حڕیەتی دیتیە ناتوانی وەکو پێشتر بەر ئەمری ئەو ماڵ و حاڵی خۆی ببتۆ لە ماڵی بابی باشە لەو فەرەزدا ئەگەر بە منداڵەوە هاتەوە ماری بابی کێشەکە ئەلێرە دەست پێ دەکات ئەو منداڵانە ئەو ماڵە ناڕەحەت دەکەن باب و داپیر و باپیریان ناڕەحەت دەکەن خۆ ئەگەر بێت و ئەو ئافرەتە مەسەن خوشک و براشی لە ماڵی هەبی براشتیشی لە ماڵی هەبی ئەوە هەروێران دەبی ئەو منداڵە لەو ماڵە ئیتر شەڕ و ئازاوە و ناڕەحەتی و ئەوانە هەموو پێکەوە لە منداڵەکان دەدەن ناڕەحەتی ژنەکە ناڕەحەت دەکەن ژنەکە ناتوانی نازانی چ لای منداڵەکان بگری چ لای خوشک و برای بگری لای منداڵەکان بگری یان لای داک و بابی بگری ئیتر ئەو ماڵە دیان دەبتە جەهەنەم تخوا ئەو ژنە یانی مەسەنەوە چ حاڵەتی دەرونی ناخۆشە تێدایە چ ژیانێکی جەهەنەمە تێدایە تخوا سەبری بگرت با لەسەر مێردە خراپەکەی باشتر نەبوو تخوا مێردی خراپ لە کۆرانی باشتر نییە عزیزان بزانە ئەو ئافرەتە بە سەسمانە تووشی چ ناڕەحەتی و بەدبەختێک دێتن کاتێکەوە لە ماڵی بابی دەبیتن جا سبحان الله بێزگەلەوەی ئەو پارەی نییە هیچی نییە ئەگە مەسرەفێکی کەمی مێردەکەی نەفەقەی ئەو منداڵانە دەدا ئەزە پرتە پرتی برای پرتە پرتی براژنی پرتە پرتی بابی کاکە مەسرەفی ئەو منداڵانەمان پێ ناکرێ وەڵڵا مەسرەف گرانە کاکە ئەو منداڵانە کووەمە بە ملمان داهاتیە خۆ لەو فەرەزدا ئەو ژنە لەو فەرەزدا نەچۆ ماڵی بابی چۆ ماڵی برای والله بالله براژن ئەوەندە حرمەت و ڕێزی ئەو ژنەی ناگری ئەوەندە زەرجی بە منداڵەکان ناسووتێ هەر مانگە 2 مانگ شیرینە لە ماڵی بلا لەوێش دەبتە کێشە و تووشی ئاوارە و دەربەدەری دەبی باشە لەو فەرەزدا ئەو ژنە چۆ ماڵی خۆی بەتەنێ خانێکی بەکرێگرت ئایا ئەو منداڵانە تخوا بەو ژنەی زەبەت دەبی پەروەردەی منداڵ بە ژنان زەبەت دەبی نابەخوای جا ئەو منداڵانە هەمووی فاشی لە مەکتەبێ هەموو لە دەرێ خراپکار هەموو تووشی تریاک تووشی خراپەکاری تووشی سەد بێ سەروبەری دەبن لۆ داکەکە ناتوانانی کۆنتڕۆلی بکە داکە ناتوانانی مسەیتر بی بەڕاستی لەسەر ئەو منداڵانەی کەواتە بزانە سبحان الله ئەگەر خەڵکانێک زجیان بە داد یەتیمەک بسوتابایە هاوکاریان بکردن ئەوە کەس هاوکاریشی ناکە کەس معاششی لۆ نابڕتەوە هیچ خێرخوازێک نییە لە کوردستان برێ بە ئەو ژنانەی تەلاق دراون بێ معاشان لۆ بڕێنەوە کەم اللهم ئەگەماری ئەحمەد ئیسماعیلی هەبێ گەناوەکانی کە نادەن درێن کاک ئەمە علاقەمان بە منداڵە یەتیمەکانە و منداڵانەی کە بێ بابن ئەتوو بابێکی من دەستورت هەیە ئەتوو نایەتە کردتان بەخێرتان ناکە ئەنی سبحان الله ئەو ژنە ئەگەر بە تەنیش بی بەڕاستی زۆر کێشە و گرفتی توش دەبی سەرباری ئەوەی ئەگەر بێوێ مێرد بکاتەوە دەزانی هیچ پیاوێک ئەمادە نییە منداڵی عالەمێ بەخێوکە بەڕاستی بەمانی دەبتە مشکلە زاوەکو مامۆستا گوتێگە دەبی بە مسیان مێردێ بکە ئەویش کۆمەڵک کێشە و ناڕەحەتی لێ دروست دەبی ئەگەر حەڵاڵ بی لەو فەرەزدا گەمرەی حەڵاڵ بێت چەند زۆر قەنەعەتم بەو نەوع زەواجانە نیە بەڕاستی چونکە ئەوە زەواجی سڕە زەواجی سڕیش حرامە
يعني او افرته بس زمانه لو فرضنا بدزي ميدي بكاتو لو من دالك كان نزان لو مالي بابي نزان لو بخوي توشي جناح نبي سطو يكشي شيء توش دبيتن اخو عليهم اشكرا نبي بابا من نبيني خصم من نبيني برا او تسجي عنك او تسنا راحتيك ظهر كسر بيت ماريان قماني لذكري هل بياو لذكر كيف بدا قماني خرافي لذكري اني براسي اوجنا زور جاني ويران دبي براسي زور يعني تحتيم دبي كاتيكوا اگر مالي شي بتنبي ورا سر من دال كان سبحان الله براسي من دال بسر برش بباب واما بابي وزم دال ما بي كنترول ناكري واول ضبط ربط معناه او زم دال ما بي كنترول ناكري زمن دال اصلا لداشي نترسي اصلا لبافيري نترسي اصلا لخالي نترسي لمامي نترسي بابي شي لك النبي او من دال دبي سون درسي سبحان الله لناحيه دروني همو او من دالاني كلا مكتبي فاشل كلا دري زور بيعارن كتوشي مخدرات دبن كسرتشيشن كزور كتنو كتون دكان يعني دزدر دتصر همو او من دالانن كسبحان الله كلا عائليشن كداكو بابيان دي سودابونو حتى عالميا من بين بوردي تماشاي او همو زرر زيانه انا بكي براسي زرر زيانه كان يعني قال له زوره ورا سر لكومالاتي لروي كومالاتي دزاني هر دزك پیدا به لگرچه او گرکه همو لا اماني نامني هر زلام كشك پیدا به لگرچه او گرکه همو اماني نامني هر تريا خورك پیدا به لگرچه من دالي او گرکه همو اماني نامني زانت سن خطره إذن لروي كومالاتي وسن خطره او من دالاني كتوشي ترياق ده من اسا هرسي من دال ترياق خورا من دال فيري دكا هر من دال برادري فيري دكا هرسي خرافه كاره هر برادري فيري دكاتن كورا او جناحي بكو او جناحي مكا زابوي براستي لروي كومالاتي ويران كاريا براستي كومالغا ويران دبي كاتك من دالي داكو باب لي زوداي لي زور دبيتن اقل لروي ضرورات الخمس تمشابكي لروي اوي كلا كدين هاتوا او بينشتا اباريزي دين يعني همو دين هاتوا دين دا باريزي او نفس دا باريزي والنسل دا باريزي ومال دا باريزي وعقل دا باريزي والله او عائلي نيغزو دا دبنوه هر بينزي زرركاني هو لو بينزي لك سبحان الله يا كمين من دالي دين داريان زور كم ليدر دسي من دالي دين داريان زور كم ليدر دسي او من دالاني هان بيدين يان تريا خوريان زلام كل يان دسي ليدر دسي امش كارساتا او هموي لدينا كي نقصان دكا اگر عقل دري هل من دالك كفير ترياق بو هل من دالك كفير عراق بو هل من دالك كفير الزنا بو براسي او كاريغري دليل نسل نسلكي زور خطر دليل اگر لروي عقلوه لروي معلوه يعني بزانه هر كاتك او من داله لهم كوفير تزيبو سكاره ساعتك روده خوش كان بران من دالك عمري بازا صالة تازة بيرادك فير تزيبي اخا او من دالله او قوربي دبي تزي شي قوري لي دل بسيتن ويبرون تمشاي او احداث مكان احداث سسلي احداث كلا هولي هي كاي من دالان اجنان برون بزانه او من دالانه تسنى بتسوشي توشي كارسات بونا اخا كودبي من دالي حفتة صالي دماتي في برادري خوي بني سون دبي لدى صالي برادري خوي سربري او كارسات برا او كارسات او من دالانا لبر او داكو بابك نيه كنترولي او من داليبك او من دالك بسوسار ساعات خليشي موبايله لموبايله حموش تخراف فردي توشي همو شر وجيتر واجا وقت دبي كاتب راسي عزيزاني من اقل اما بين باسي او زيانانا بكين هم لروي كومالايتي وهم لروي دروني وهم لروي كسايتي وهم لروي ديني وهم لروي من دالو شنو فيها براسي زررك وزيانك زور ايما ديدك زابوي براسي بحمومان او اشي همومان بتواني كبحد لقن حدي او طلاق بونوي بتواني لاسشي يعني راقري طبعا كدكتور خواخري بنسي هو كاركاني باسكت هو كاركان امن لك نخوم نسيتم يعزه هو كارن او كامن بيراجا يشتم نسيم طبعا امن كاوي خريد كمول لسي يكمن هو كار اويش نزانيني هل بجاردن سوء الاختيار هل كسر نزاني مرد بكا هل كرتش نزاني جنبيني او عاقبتك كتو كور لعمرك
مێردەکەن لە عمرێک ژلێن دەینن لەو عمرێ عقل کامل نییە عقل لە 30 ساڵی کامل دەبێت لەو عمرێک کە کوڕ ژنێ دەینی لە 20 تا 25 کەسیش کە مێردەکە عادەتەن لە 15 هەتا 25 وەنێ لەو تەمەنە ئێمە بە مێردیان دەدەین سبحان الله عقلی هەردووچیان لە یەک گۆشە نیگای زۆر زۆر بچووکە دەوتەوەرە لەو گۆشە نیگایە ئەوانە دەیانێت بێک شاد ببن لەو گۆشە نیگایەوە دەیانێت ئەوانە ماڵێکی خۆش دروست بکەن بەڵام ئەو خەیاڵ پڵاوەی کە ئەوانە دەیانەوێت دروستی بکەین لەچێیە لەو ئەفلامانەی کە کاکا دکتۆر گوتی لەو حەلەقاتانەی تورکی و کۆریە کە دەیانەوێت لەوێ وەدەزانن بەڕاستی ژیانی ژن و مێردایەتی ئەو هایە سبحان الله هەر بە کورتی کۆتایی پێدەینم ئەو ئەفلامانە بە 6 قۆناغ ژیانی ژن و مێردی وێران دەکەن ئەو ئەفلامانەی تورکی و کۆری بە 6 قۆناغ ژیانی ژن و مێرد وێران دەکەن طبعا ئەو ئەفلامانەی کە دەبینی 200 حەلقەیە 400 حەلقەیە جای تورکیەکان هەرقەلاس نابی ئەرێ وەڵڵی ئەنی زۆر ئەنتیکە هەر بەشی یەکەم 200 حەلقە بەشی یەکەم 200 حەلقەوە طبعا ئەوانە شەریکاتی ئیفسادی عالەمی يعني شركات أو شركات صدها ما مصي علم النفس صدها ما مصي كوملايتي كدك بسبورة لا رويدن ناسي وكومل ناسيرة أو أنا دين إيش لسر أو فيلمان هذا كان شون خيزان هالبوشينيا إذا أو تلفزيون بعقلان إيماج أو تلفزيون بدبختان إيماج وده زان حلقات زور خوش رندن ترجمة كردي ده كان كترجمة كردي ده كان اللي رأي ما معلمان كاولدمي شج مرحلة كتسيها بو يسرتانيشنا يكمين جوان ترين أفراد لقد جوان ترين كرة تمثيلية كيدكا قد ممثلة تركيا كان يشيناش انتان ديتا إذا أغا مجرم بدوري مجرمة كيفدني يعني أو كرة قوزة جوانا أو كسبالة برزة دري باربيلة طبعا أول سننزات يشا أمني كسي كحزم لي تمشي حلقة بكم جاري هاد جواني أفرتكي جواني كرة كان أمن سرسام دكا أويك جواني في لا كان زواني أو شوناني كفلي مكيلي دردين زواني أو سياراني كده هاجون جيس فلي متاني جنب بلادو برازيلي فلي بدبين شوانيا همو إبراقي همو BMW همو ماستيس 2026 همو أوانا لو أوانا سرنزراتشيشن أوانا مرحلة يكم دري أتو جذبت كان زواني اشتكان أويك دو أو زارة هبوني تشيشا هبوني مشاكل هبوني شتي سيل وسمرة واللي ذكا أتو أو أحداثاني كلنا وفي مكان زور سنة ضرب شيء مثلا كابراك عزيلا كسي كردوا منيا باشان أو كسينا هنا توا جنك ديني تو هاي باش دو صالي أو جنك زيك دبيني أو يعني أو أتو ميردت كده ميردم كده والله مش جنم هنا دون العلاقة فيه وبسيط أهم زانت سنب زواني وين إذا أحداث كان أو أنت السير والسمرة بن حتى جذب انتباه المكان أو دو مرحلة السيم أويا كأتو حسب إذا كي كره خو أو مير دايما أجا جنبي كره أو مير دايما أين أو مير دايا أين أو إلا في مكيا كأو جنت وخيانتي كريا أو بيوت وخيانتي كريا أين المشكلة كي وتش منها مير دايما اهتمام بينادا أو رمل نادا توا رزيلة نام بعد السفري مشغولة بإيش بس صار ساعة لإيش ومشغولة وشركة سبحان الله مش نفس المشكلة ما هي جنك خوي ده بنته ولا ناف اللي مكي بياوكش خوي ده بنته ناف اللي مكي عينا بياوكش خوي ده بنته يعني بياوش إهمال بياوش بجخرا جنك هالخليج خويتي هيز آجايين الخليج من دالكيتي بياوك بوت درجة دوسة لماضي سبحان الله هبوني أو تشاني كأتوهيت اللي ناف اللي مكي مرحلة سهرم متابعة لناقر يكحل قد قزمتي لأن ملاجن هسه باب سينا ماري برام والله حلقة ما يأوشونايا أقبل سينا ماري برام فلان قناة تانية لا والله حلقة كما متابعة لكم زانا يكحل قيلة دزنادات أو زارة بينزم كثور خطرة أو يناو في مكي أو كسا أو كرا كو مشكلة كي خوي حدك كو دوستك خوي ديتوا لا شيء ديتي سون يكتريان ديت همو يفير دكاتن آخر الشاشة من كاريجر أويا أجر أشكرا بتصدقي أجر ميردك زانية وخيانة الكريا أجر جنك زانية أتوبياوكي تصدقي سبحان الله ذا اللي ركارساتك اللي مرودة وده زان عقليتي ما وكو عقليتي كوريا
ودەزانن عقليتي ما وەکو عقليتي تورکیا بابا وكرده او الدماغ السواربي دماري سواربي ودەزانین وەچی تورکەکەی بەرەڵا دەکە بە قورئان سی گول لە هەناوی دەدا والله کابرا کە خیانەتی لەگەڵ کردیە کابرا دەچی سی گول لە کابرای دەدا کەواتە بزانن ئەلێرە کارە ساتەکان ڕوو دەدەن کە ئێمە خێزانی کورد هەردەوەشێتەوە زا خۆشکانم برایان بەڕاستی ئەمانە زۆر کاریگەریان هەیە لەسەر تەلاق زۆر کاریگەریان هەیە لەسەر کە خیانەت زۆر بی کە یەکەم سەبەبی مامۆستا فەرمووی دکتۆر فەرمووی خیانەتە کەواتە ئەم تەلەڤیزۆنانە ئەم حەڵقانە ئەوان کردو زە بەڕاستی ئەمە دەبی ئێمە زۆر بە عاقلی بە وریای واجبی هەمووشمانە کەس نابی خۆی لەو مەسئولیەتەی باتە دەرێ واجبی هەموومانە کە حەوڵ بدەین بەڕاستی ئەم کوردە بە شەرەف و بە ناموس و ڕێک و پێکە بەڕاستی بینەوە ئاستی خۆی وەختی خۆی داچی من ئەگە بابم هەزار جار تەبیعەتی خراپ بایە سەبری لەسەر دەگرت عین بوژن تەلاق بدرا بایە پیاو ئەگە داکەم هەزار جار خراپ بایە بابم سەبری لەسەر دەگرت عین بوژنی تەلاق بدا بایە بزانە کەواتە ئەم سەبرگرتنە خێزانی کوردەواری هێشتەوە بەس بەداخەوە ئێستا هیچ سەبر نییە ئۆتۆ دکتۆر تا دەزانێت ئەو ڕۆهینایەتی چار ڕۆژە هەفتەکە مانگەکە وەڵا ئەمە ناگەنێت مامۆستا یەکترمان جوداکەوە لۆ وەڵا ئەمە ناگەنێت بابە لۆ ناگەنێت لۆ ناگەنێت خێر لەسەر ئەساسی درۆیەکترینە لۆی ناگەنێت جا بەڕاستی ئەمە کێشەکان و ناڕەحەتەکان بوو بە کورتی باسم کرد کە ئەمە بەڕاستی ئێقەی ئێمەی گرتووە دەبی زۆر بە جددی فکری لێ بکەینەوە وا دارم خۆی گەورە هەموو لایەک موفق بکە و زۆر سوپاسی دکتۆر و ئەو برا بەڕێزە و جێگرتنی ئێوەش دەکەم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين